ڕووی کورسات مەگەزین پڕ لە میوانە بێت، پڕ لە میوانی زۆر زۆر شیرینە بێت، پڕ لە گفتوگۆی زۆر زۆر باشە بێت، پڕ لە ئەو بابەتانە بێت کە ئێوە لە شەشە جوانەکەی کورساتەوە ڕۆژانە بینەریە بن و سەرەتاش بە تەوەری ستۆدیۆ دەست پێەکەین. جا کاتێک گوێبیستی ناوی هونەرمەند بەکر ڕەشید دەبین، ڕاستەوخۆ دوو کاری ئەو هونەرمەندە یەتەوە ناو مێشکی ئێمە. یەکێک لەو کارانەی کە کردوێتی لە درامای ژاڵایە و یەکێکی دیکە لەو کارانەی کە لە درامای گەردەلوولە بەشداری تیا کردووە. هەمیشا کاتێک کە گوێمان لە ناوی شێرکۆ بێت، لە ناوی ئەو مەحامیە ئەو پارێزەرا بێت، یەکسەر ڕاستەخۆ زانین کە چێیە کارەکتەری شێرکۆ کە هونەرمەند بەکر ڕەشیدە کە بەداخەوە لە ئێستایا باری تەندروستی باش نییە، بەڵام دەستگای میدیایی کورسات دۆکیۆمەنتارێکی لەسەر ئەو هونەرمەندە بەرهەمهێناوە بە هاوکاری ناوەندی هونەری زەنێ کە ئەم شەو سەعات 9 ئێوە ئەتوانن لە شەشە جوانەکەی کورساتەوە بینەری ئەو دۆکۆمەنتاریە بن کە با بڵێن کارە هونەریەکانی ئەو هونەرمەندە بە شێوازێکی دۆکۆمەنتاری بۆ ئێوە ئامادەکراوە. جا ئێمە گفتوگۆی زیاترەکەین لەسەر ئەو دۆکۆمەنتاریە کە ئەم شەو بڕیارە لە شەشەی کورساتەوە پاخەش بکرێت لە سەعات 9 و بۆ ئەمە بەسەر میوانداری هەرێکە لە کاک نەژاد فەتحی کە سەرپەرشتیاری هونەریەها، هەروەها ڕەنج حاجی کە بەڕێزیان دەرهێنەرن گفتوگۆکەین لەسەر ئەم دۆکۆمەنتاریە. بەخێر بێن بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین. زۆر سپاس بۆ ئێوە کە کاتی خۆتان بە ئێمە بەخشی. دەستان خۆش بێت. جا سەرەتاش بێگومان لە کاک نەژادەوە دەست پێکەم. پێمان بڵێ کاک نەژاد کە بیرۆکەی ئەم کارە لە چیەوە دروست بوو، چۆن بوو ئەم جارە بڕیارتانیا کە ئەم هونەرمەندە با بڵێن هەڵبژێرن و وەکاری دۆکۆمەنتارێکی بۆ دروست بکەن؟ دیارە ناوەندی هونەری زەنێ کاتێک کە بیرۆکەیەک یەتە بەردەسیت یاخود لەگەڵ دەستگای میدیایی کورساتە ڕێەکەون لەسەرەوەی کە بیرۆکەیەک ئاڵوگۆڕ بکەن لە بینی یەکترە، بیرۆکەکە ئەنێردرێتە دەستگای میدیایی کورسات، لەوێت موافقەتی لەسەرەکرێت. ئەو کاتە ئێماچینە بواری جێبەجێکردنەوە. بەکر ڕەشیدیش یەکێکە لەو ئازیزانی کە چەندین ساڵە خزمەتی هونەری کوردی کردووە، وەکو جەنابەت باسی کرد کاتێک ناوی شێرکۆی مەحامیە برێت یەکسەر خەیاڵ دەچێتەوە سەر بەکر ڕەشید، یاخود کاتێک باسی درامای ژاڵاکەین هەمومان لەڵین شوانە یەکسەر ئازانین کە ئەمە کارکتەری بەکر ڕەشید بووە. بۆیە بەزڕورمانزانی کە ئەو کەسایەتێک کە ئێستا بەداخەوە باری تەندروستی ناجێگیرە، هیوای تەندروستێکی باشی بۆ خوازم، بۆیە بڕیارمانە کە دیکۆمنتاریەک لەسەر ژیان و بەرهەمەکانی بەکر ڕەشید کرێ. دوای ئەوە دەستکرا بە ئەوەی کە چۆن دەست پێ بکەین و لە چۆ دەست پێ بکەین. سەرەتا ڕسێرچێکی زۆر تایبەت کرا بۆ ئەو ڕسێرچێکی زۆر تایبەت کرا، پاشان سیناریۆیەکی بۆ دانرا و سیناریۆکەشی دوای ئەوەی کە جێبەجێ کرا و گەشتە ئەوەی گەشتە قۆناغی جێبەجێکردن، ئەو کاتە بڕیاردرا کە لەکوێ دیمەنەکانی بۆ بکرێن. چکە تۆ بە حسابی ئەوە بکەیت کاتێک دیمەنی یەکێک لەو دیکۆمنتاریانە هێنیت جێبەجێیەکەیت ئەبێ چەندین ساڵ گەڕێتە دواوە. لەم حاڵەتەیە کێشی چیت بۆ دروستە بێ، کێشی بۆ دروستە بێ لۆکیشن لەکوێ پێیاکەیت. ئایا لۆکیشنێک پێیا بکەیت کە گونجاو بێت لەگەڵ ئەو ساڵانی کە بەکر ڕەشیدیای ژیاوە، یان ئەو کەسایەتیانی کە دروستی ئەەکەیتەوە ئەبێت بگەڕی بە دوایە چ کەسایەتیە گونجاوە لەگەڵ ئەم کەس و کاری بەکر ڕەشیە. هەرچەند بەداخەوە ئێستا ئێمە لە ناو شاری سلێمانی کێشەیەکی زۆر زۆری لۆکیشنمانەیە، ینی ئەو شوێنە کۆنانەمان نەماوە، ناچار پەنابینە دەرەوەی شار و زۆربەی کات دەستت ناکەوێت، یان ئەبێ بە شێوازێکی کە بۆی دروستکەیتەوە بۆی بتوانین کە شتێک بکەین لانی کەم بگەینەوە ئەو سەردەمە. زۆر ڕاستە، دەستە خۆش بێ کاک نەژاد. کاکڕەنچووک و دەرهێنەرێک وەکو زانین ئەمە کارێکی دۆکیۆدرامیە، ئەگەر هەڵە نەبم کارێکی دۆکیۆدرامیە. جا دروستکردنی دۆکیۆدرامی خۆی لە خۆیان کارێکی ئاسانیە، چکە وەکو ئاماژەوە پێکرد هەم لۆکیشن گرنگە و هەم ئەو کارکتەرانەی کە بۆ نێو دۆکیۆدراماکە بەکارهێنێت و لە هەمان کاتیشا تۆ ئەبێ بگەڕێیتەوە بۆ ژیانی سەرەتای ئەم کارکتەرەی کە هەڵی ئەبژێرێت. پێمان بڵێ ئەم کارە چۆن بوو چۆن نەبوو و وەکو دەرهێنەرێک ئاسان کارەکە بەدەستەوە هات؟ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم ڕێز و سڵاوم بۆ بینەرانی کورساتی عەزیز. ڕاستەکەی وەکو کارەکانی پێشومان هەموو کارێک کە دەست پێکەین کۆمەڵی ئاسانیەتە پێشەوە، یەکیان بە سەرەکیەکەی کە ئێمە کێشەمان بۆ دروستە بێ کەمی لۆکیشنەکەی وەکو کاک نەژاد باسی کرد. یعنی ئێمە کە هەر ئیشەکەکەین بۆ هەر شخصیاتێکیان هەر هونەرمەندێک طبیعی ئەبێ بگەڕێنەوە لۆکیشنێک کە نزیک بە
کەمترینیان نزیک بە 50 ساڵە. ڕاستەکەی ئیشەکەی کاک بەکر ئیشێکی تا بڵێ جوان و ینی لە ڕووی کوالەتیەوە تەسەوەرەکەم کوالەتێکی زۆر باشی هەبێ و ئیشەکانی ئێمەش جار بەجار ئەکید بینەرە بێ شایەتیەوە باکە هەر ئیشێک بۆ ئیشێکی کەمان ئێمە بەرەو پێشچوونێکی باش هەیە ئەمەش بە دڵنیایەوە کەوتوتەوە سەر توانای ئەو ستافە جوانی کە لە پشتی ئەم ئیشانەوەکە ئێماییکەن هەمووی ئەو ئەوانی کە لە پشتم کارەوەن هەمویان ئەزمونێکی باشیان هەیە هەمویان کۆمەڵە کاری باشیان کردووە. ئیشەکەی کاک بەکرد سەرەتا کە دەستمان پێکرد لە سەرەتای مناڵیەوە دەستمان پێکرد دواتر کۆمەڵێک نهێنی ژیانی کاک بەکر هەیە کە تەسەوەرەکەم تا ئێستا بینەر نەیزانی بێ بەڵام بە مفاجە بۆیان دانی بۆی کە شەو بینەری کورسات بن و لەوێ بیبینێت تەسەوەرەکەم کەم کەسەیە ئەو نهێنیانی ژیانی بینی بن. دەستان خۆش بێجا لە کۆتایەکە باسی لۆکیشنمان زۆر کرد یەکسەر مەراقم کرد بزانم بۆ لۆکیشنەکە چیتان هەڵبژارد کوێتان هەڵبژار شوێنێکتان دەستکەوت کە بۆی بگەڕێتەوە بۆ ئەو 50 ساڵێکە خۆتان ئاماژەتان دڵنیاییەوە ئێمە کاتێک کە زۆر سێرچمان کرد بۆی بتوانین لۆکیشنێک دروستکەین کە شیاوی ئەوە بێت 50 ساڵ پێشێستە بێ گەڕین توانیمان خۆشبەختانە ماڵێک بدۆزینەوە کە تقریباً ناڵم 100% بەڵام لە 170 لەو کاتە ئەچوو بەڵام ئێمە توانیمان بە دیکۆر و بە ئەکسسوار گۆڕانکاریش کەیتیا بکەین و جارێکی تر بیگەڕێینەوە بۆ ئەو سەردەما بەڵێ بە دڵنیایە دڵخۆشەکەم توانیمان لەوێ کۆمەڵێک بەشی لە درامیەکانی ئەوەی کە بۆ ئەو ئیشە دانرابوو لە سەرەتای مناڵیەکە چکە بەکر ڕەشید نامێ باسیگەم بڵم بەکر ڕەشید چێ بە بەڵام خۆمان ئەم شەو بینەریەوین بەڵێ بە دڵنیاییەوە بەکر ڕەشید سێرکە لە بینی دوو ئیشا کە ئیشی دایشی و ئیشی باوشی چی ئیشێکیانی هەڵبژاردووە ئیشی دایشی هەڵبژارد کە بەردەوام بوو لە سەریا ئیشی باوشی هەڵبژارد ئەمە حەزەکەم بینەر بزانێ ئەو کاتە کاری کامیانی هەڵبژاردووە ئیتر ئێمە هاتین لەسەر ئەمە ژیانی مناڵی بەکر ڕەشیدمان لەو بەشیا تەواو کردو و وردە چوینە تەمەنی سەروتری و هەتا کۆتایی بەڵام خۆشبەختانە لە سەفەرێکی کاک بەکرا لێرە بوو لەو سەفەرەیە توانیمان کۆمەڵێک دیمەن بۆ خۆی تۆمار بکەین بەڵام بەداخەوە من ئێستا کە بیری لێکەمەوە زۆر خەفەتی خۆم چکە توانایەکی زۆر قورسیە بوو کە ئەیتوانی بە ئەستەم بڕوات بەڕێیابووی بتوانێت کە لەگەڵمان بەردەوام بێت هیوای تەندروستی باشێ بۆ خوازم کاگە بەکرژیان هیوادارین تەندروستی زۆر بەزووی باش بێتەوە ئێمەش وەک کورسات مەگەزین بڕگەیەکی زۆر جوانمان لەگەڵ هونەرمەندایە کرد و هاوکارمان ڕەوەند بڕگەیەکی زۆر باشی لەگەڵ هونەرمەندایە کرد و ئێمەش لە کورسات مەگەزینەوە نمایشمان کرد جا باسی کارکتەرتان کرد پێشێ بچین لای با بڵێن بەشێک لە دۆکومنتاریەکە کارکتەرەکە چۆن دەرچوو لە خۆیە چوویاننا کارکتەرێکە هەڵتان کارکتەرەکە ئێمە سێرچێکی باشمان بۆ کرد ئەو کۆمەڵی ئەکتەر هەیە کە لێرە دەورە بینن ڕێزم بۆیان هەیە یعنی ئێمە تەسەوەر کە ناڵم 100% بەڵام نزیک بە 160 لە خۆیەوە نزیکە یعنی کاک بەکر طبیعی فەیسێکی زۆر جیاوازیە فەیسێکی زۆر نادری هەیە یعنی تۆ ناتوانانی شەبیهەکەی زۆر بدۆزیتەوە هونەرمەندی کە هەیە ئەتوانی شەبیهەکەی بۆ بدۆزینەوە بەڵام کاک بەکر فەیسێک بوو کە تۆزێ قورس بوو تا کەسێکمان اختیار کرد کە نزیک بێت لەوە زۆر باشەکەواتە باش لە کۆتایەکە کەساتێکەشتان دۆزیەوە دەستان خۆش بێت جا بەشێک لە دیمەنەکانی ناو دۆکومنتاریەکەمان هەیە خود دۆکۆ دراماکەمان هەیە حەزەکەین لە ئێستا بینەری بین پێشەوەی ئەم شەو سەعات 9 بینەری دۆکومنتارەکە بین بە دوور و درێژی من ناوم بەکر ڕەشیدە لە ساڵی 1950 لە شاری سلێمانی و لە گەڕەشی ساوەنکەران لەدایک بوو. ئامۆسا ئەمە ڕێپێدراو نییە تووشی کێشەمانەکە ئەمان پێمەڵێنەوە بێدەنگ بن. هەر لە مناڵەوە هەست دەکرد مەسەرەن لە شتەکانە بیرکردنەوەیشی هەبوو. ئەڵڵا لەو گۆرانی کوا ڕەشید دەتوانی تۆزە سەوتی زیاکەی؟ شیەخانم بەیانم بڵەتەڕەو لەکوێ هێناوە؟ ئەلمیانە تەمسیلەکە تەمسیلێکی جوانەکە نواندنێکی سروشتی
باشی هەبوو. کاک بەکر ینی خۆشبەختانە یەکێک لەو گەنجانە بوو کە ئیمکانیەتی هەبوو هەستێ بە دەورەکەی خۆی بە شێوەیەکی باشتر. بەڕاستی هیچ کاتێک ئەو نواندنی کە ئەو کردی لەسەر تەختەی شانۆ من لە یادەوەریمە تێناپەڕێ. ئەکتەریش بوو، توانای ئەکتەری هەیە، توانای تەمسیلی هەیە، زۆر چاک لە ئەکتەر دەکا، لە تەمسیل دەگا. ئەڵێم بەکر ڕەشید بەڕاستی بە معنای کەلیمە ڕەوشتی هونەری هەبوو. کەسێکی تا بڵێ هێمن و لەسەر خۆ بووە. ینی هەستمە کرد ئەبم بە ئەکتەرێکی سەرکەوتوو لەگەڵ کەسێکی وا گەورەیە من دەورە بینم. ئەوە لای من خەڵاتێکی ڕۆحیە لە خەڵاتی پارە گەورەترە. ئەمە شتێکە نەک بۆ من حەزەکەم بۆ هەموو نەرمەندان و ئەدیبان بکەن لەبەرەوەی ئەوە مێژووە سەربەرزێ بوو. ئەمە بەشێک بوو لە دۆکمنتەرەکەی کە ئەم شەو سەعات 9 لە شاشەی کورساتەوە نمایی شەکرێت. جا هەم ئەوەی کە تۆنە ڕازاییەکت هەبوو بیڵە لەسەر کارکتەرەکان و لەگەڵ ئەوە شاوت شتێکم بیر توێ ساجیم لێ بوو ئەوەی کە بیریشە چۆ پێمان بڵێ. ئەوەی بیرم چووە سەری ڕێز و نەوازشدا و نوێنم بۆ کاکەمە بەستی ئازیز کاویژە چێ بوو لە وێنەگرەکانی ناوەندی هونەری زەنێ بەڵام بەداخەوە ئەمڕۆ ژیانەوەی لێکردین زۆر بەداخەوە ڕۆحی شاد بێ. ڕۆحی شاد بێت. ئەجا کێشەکە چییە؟ کێشەکەی من بەڕاستی کاتێک کە ئەمانە کارکتەرێک دۆزینەوە بەتایبەت لە ناو کچانە ئەم کێشەیەمانیژنە لە کوڕانە کەمترە. کاتێک ئێمە ئەمانوێت کارکتەرێکی کۆن دروست بکەینەوە لەو سەردەمەی کە باسی ئەەکەین ئیتر جاری وە ئێمە 50 ساڵ 6 ساڵ تیامانەیە 200 ساڵە چینەوە دواوە. باش لەو کاتیان نافیلەر هەبووە نەبۆتۆکس هەبووە نەتەجمیل هەبووە ئێمە ئەبێ بگەڕێن بزانین کارکتەرێک کە بدۆزینەوە کە ئەم شتانی نەبێت. جا ئێسش بەداخەوە زۆر کەم بوو ینی هێستا هەچیان نەبینی یا فیلەری هەیە یا بۆتۆکسی هەیە یا تەجمیلی هەیە ئەی شتێکی هەیە. ئەو کاتە بەڕاستی کاتێ بینەریش چاوی تیژە کەی بینێ لە شاشیاڵێ ئەی لەوە خۆ ئەو چۆن شتی وابێت ئەو کاتە کو ئەو شتە هەبووە. ئێمە ئەبێ ئەمەش کێشەیەکی گەیەکە بۆمان دروست بوو یانی زۆر کەسێ ئەسەن ناتوانین بهێنینە سەر شاشە لە دیکۆدرامەکانە بەکاری بێنین دەبەروی ئەم کێشانەمانەیە. کەواتایانێ و کەسانێک کە ئەیانەوەکو کارکتەر بەشدار بن لەنێو ئەو دۆکە درامایانەوە یاخود هەر لە بابەتی سینەمایە با بڵێن هەوڵ بن کەمترین جوانکاری بکەن ینی ئەگەر بشتوان هەر نەیکەم باشترە بۆ ئەو بابەتانە وایە. وڵا ئەبێ هەر نەیبێت ئارەوەڵا ئەو کاتە ئێمە ئەتوانین بەکاری بێنین وەکو کارکتەرێک چکە تۆ ئێمە باسی سەردەمانێک کن لەو سەردەمانێک کو ئەو شتانە هەبووە ئەیتر بۆیە ئەمە کێشەیەکی گەورەیەخۆش بێتدارین کێشەی ترتانی تر بە دروست نەبێت. جا کاک نەژاد با بڵێن سەرپەرشتیکردنی ستاف و دروستکردنەوەی فۆرمی ئەو کارکتەرە خۆی لە خۆیان کارێکی قورس بمەوە بڵێ سەرپەرشتیکردنی ستافەکە و هەروە دروستکردنەوەی کارکتەرە چۆن بووە؟ بەڕاستی ئێمە ستافێکی زۆر تایبەت و جیاوازمانەیە. من لێرە سوپاسی یەک بێشانەکەم چکە کاتێک کە من بڕیارەیەم ئەڵێم ئەم ئیشە دروست دەکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی چۆن لۆکیشنێکیشی بۆ دروستکەین مستافی دیکۆر ئاگادار کەمەوە بۆی بگەڕێت جوانترین دیکۆر بەپی ئەو سەردەمە ڕێکی خاتەوە ستافی لۆکیشن بڕوات لۆکیشنێک بدۆزێتەوە کە شیاوی ئەوە بێت لەگەڵ ئەو زەمنەیە گونجاو بێت. ئینجا پاشەوە دەست ئەەکەین بە کاستین بە کاستین بۆ کارکتەرەکانی چەند کارکتەر لە سینارۆکەیە هەبێت ئەبێ یەک جیای بکەینەوە بەپی ساڵەکانی تەمەن چکە کارکتەرستە کارکتەری بەکر ڕەشید کە ئەم شەو نمایی شەکرێ 3 بۆ 4 کارکتەری بەکر ڕەشیدی 3 بۆ 4 کارکتەری بەکر ڕەشیدی دیین کەواتە تۆ ئەبێ بگەڕێی 3 بۆ 4 کەس بدۆزیتەوە لانی کەم فەیسیان لەیەکەوە نزیک بێ ئەمە خۆی لە خۆیە ئەمیش تۆزێک کێشەیە بەڵام ئێمە هەمیشە زاڵبووین بەسەریا بە هەوڵ و توانێت ئەو ستافی کە لەگەڵ منایشەکە. زۆر باشە دەستان خۆش بێت کاک نەژاد کاک ڕەنج وەک ئەزانین ناوەندی هونەری زەنێ کاری زۆری کردووە وەکو دەستگای میدیای کورسەر زۆربەی کارەکانمان بەیەکەوە کردو بینی ومانەوە لە بەرنامەی کورسەر مەگەزینەوە زۆر لە دۆکومنتارەکانمان نمایش کردووە.
دروستکردنی دۆکۆمنتاری یاخود ئەتوانین بڵێن چەند جۆرێکی زۆر لە دۆکۆمنتاری هەیە با بڵێن جۆرمان زۆرە بەڵام ئەوەی کە زیاتر بینیمانە دۆکیۆمنتاریە بڕیارتان نەیەوە جگە لە دۆکۆمنتاری چەند کارێکی دیکە بە چاوی ئێمە بینەر ئاشنا بکەن یاخود بە بڵێن بە چاوی بینەرانی دیکە ئاشنا بکەن مەبەستە لە دیکۆدرامیان دیکۆمنتاری دۆکۆمنتاری و دۆکۆدراماشمان بینیوە دۆکۆمنتاری با بڵێن جۆرەکان دۆکۆمنتاریمان زۆرە بەڵێ جۆری دیکە بڕیار نییە کە ببینین ئەکیید ئێمە هەر ئیشێک بۆ ئیشێکی کەمان جیاوازیە کە بیندرێتە یعنی پێشتریش وتم بینەر قەراریاوە لەسەرەوەی کە هەر ئیشێ بۆ ئیشێکی ئێمە فەرقی هەیە بەڵام ئەکیید ئێمە بەردەوام لە نوێبوونەوەین بەردەوام کەسێ بۆ کەسەیە کە ئیشێکی بۆکەین جیاوازێکی زۆر هەیە لە بینیانە ئەکیید ئێمە بەڵام فۆرمێک هەیە تایبەتە بە ئێمە کە دیکۆمنتاریەکەین دیکۆدرامیتیە ئەمەش کارێکی جوانە تەسەورەکە مەلایەوە دەستان خۆش بێت زۆر سپاس جا حەزەکەم بۆ کاری داهاتووتری خۆتان ئاماژەی پێ بکەم با بزانین ئەم جاران بینەری کام کارا بین حەزەکەن هەر لە ئێستاەوە بیزانین کە ئەزانین بەردەوام کار و پرۆژەتان هەیە و بەردەوام دۆکۆمنتاری زۆر جوانە بینین خۆی ڕاستی ئێستا بینەری کورسات وا ڕاهاتووە کە هەموو پێنجشەمانێک ئەبێ کارێکی نوێ ببینێت زۆر ڕاستە ئەمە تەواو یەکلا بۆ تۆ لەمەیە بەڵام ئێمە بەڕاستی ئەمانوێت هەندێک جار بگەڕێنەوە بۆ کلاسیک ڕاستە بۆ کلاسیک ئێستا لە بەرنامی خۆمانەیە کە چەند کارێکی بۆ شاعیرە کلاسیکەکان بکەین ئامادەکاریمان بۆ کردووە لە عیندێکی زۆر نزیکە ئەمانەش یەنە بەرنامەوە چکە و شاعیرە کلاسیکانە زۆر زەڕوە هەرچەند ئەمانە زۆر قورسە ینی تۆ گەڕێیتەوە بۆ 200 ساڵ ڕاستە بۆ 250 ساڵ پێشتر ئێمە سەر لە کارێکمان کرد بۆ جەنابی حەزەتی کاک ئەحمەدی شێخ بەڵێ ئێمە گەڕابووینەوە بۆ نزیکی 300 ساڵ پێش ئێستا ئەمە زۆر قورس بوو تۆ بێ بگەڕیت 300 ساڵ پێش ئێستا چی هەبوو خەڵک لە کوێ ژیا چۆن ژیاوە ئایا ژیان ئەو سەردەمە چۆن بوو و ئەو کەرستانی کە بەدەستیانەوە چۆن بوو ینی زۆر کەرەستە هەبوو هەر نەما بوو ئێمە سەر لە نوێ بۆمان دروست کردوێتەوە دروستمان کردوێتەوە لەسەر ئەوەی سێرچ کراوە بزانین ئایا ئەم شکڵە چۆن بووە یان پرسیمانە لە کەسانێک کە ئەڵێ من ننکم بۆی جێڕاومەتەوە یعنی خۆشینا باوکیشینا ننکی بۆی جێڕاوەت یعنی هێند کۆن بووە لەسەر ئەمانە ئێمە توانیمانە کۆمەڵێک شت دروست بکەینەوە کاری داهاتوومان دوای کاک بەکێر لەسەر کام کارکتەرە بێت کە کارکتەرەکان کەوتان بژاردووە کارکتەر نییە ئەم جارە کارکتەر نییە بێڵە حەزەکەم وڵا بڵێ بوونا لە کورسان مەگەزینەوە باشی بیستوین کاری داهاتووتان لەسەر چێوێ کاری داهاتوومان لەسەر حەمامی فاتمەخانە طبعاً فاتمەخان یەکێک لە شاژنەکانی ئەوسای شاری سلێمانی بووە کە حەمامێکی زۆر جوانی تایبەتی دروست کردووە تایبەت بۆ بەبنەماڵی بابانەکان کاری داهاتوومانەوەی و بینەری کورسات بە دڵنیایەوە پێنجشەمەیەکی تر بینەریەوە بن ئینشاءالله کاتێ مەش چاوەڕوانە بین دەستان خۆش بێت کاگرانج کاک نەژاد زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون سوپاس بۆ بەخشینی کاتەکەی خۆتان بە ئێمە زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت